بينات من الهدى والفرقان. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على رسول الله محمد وآله وصحبه وسلم أجمعين. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. بينراني بريز خوشويست خوشكانو براني إيماندار، سلام و رحمت و بەزەیی و میهرەبانی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکتانە. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بە شێوەیەکی ڕاستەوخۆ دێم و خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست. داواکارم لە خوای پەروەردگار زیاتر شارەزامان بکات لە ئاینە پیرۆزەکەی و زیاتر پابەندمان بکات بە سونەت و سیرەت و ڕێبازی پێغەمبەری ئیسلام محەممەد المستەفا عەلەیهی السەڵات وەسسەلام. ئێوەی بەڕێز و خۆشەویست دەتوانن پەیوەندی بە بەرنامەکە بکەن و پرسیارە شەرعیەکانتان ئاڕاستە بکەن. پشتیوان بەخوای پەروەردگار بۆ ئەندازەی کە خوای تەعالا عیلم و زانست و زانیاری پێبەخشیوین لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستدا دەبین. خۆشەویستانم، لەم ئەڵقەیەدا پشتیوان بەخوای پەروەردگار باس لە هەندێک لە تایبەتمەندیەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان دەکەم. هەڵبەتە لای هەموو لایەک زانراوە کە مانگی پیرۆزی ڕەمەزان یەکێکە لەو مانگانەی کە خوای پەروەردگار لە نێو مانگەکانی ترا هەڵی بژاردووە بۆی بەندەکانی خوای پەروەردگار ئەسپی خۆیانی تێدا تاو بدەن، بۆی کە قۆڵی بەندایەتی و چاکە و چاکەخوازی لێ هەڵماڵن، بۆی کە باڵانسی چاکە و چاکەکاریان زۆرتر و زیاتر بکەن، بۆی کە دەرفەتەکانی بقۆزنەوە و خوای پەروەردگار لە خۆیان ڕازی بکەن. لەم مانگەیە خۆشەویستانم، خوای پەروەردگار کۆمەڵێ تایبەتمەندی بەم مانگەداوە کە بە مانگەکانی تری نەداوە. هەڵبەتە خوای پەروەردگار کۆمەڵێ مەوسیم و کات و ساتی داناوە وەکو هەل وەکو دەرفەت بۆی بەندەکان عیبادەت و پەرستشی زیاتر و زۆرتری تێدا ئەنجام بدەن. یەکێ لەو کاتانە بریتێ لە مانگی پیرۆزی ڕەمەزان کە خوای پەروەردگار هەڵی بژاردووە لە نێو هەموو مانگەکاندا و ڕێزی لێناوە و مانگێکە کە فەڕ و بەرەکەت و پیرۆزی خوای پەروەردگار دابەزێ بۆ سەربەندەکان. ئەم مانگە خوای پەروەردگار کردوێتی بە مانگی هەڵسەنگاندن و تاقیکردنەوە، بە مانگی ڕاهێنان و ئارامگرتن، بە مانگی تاقیکردنەوە و پاڵفتەکردنی بەندەکانی خوای پەروەردگار، کردوێتی بە مانگی لێخۆشبوون و ئازادبوون لە ئاگری دۆزەخ. جا لەگەڵ سەرەتای ئەم مانگەیە وەکو یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەم مانگە هەرچی دەرگاکانی بەهەشت هەیە بە مناسەبەتی هاتنی ئەم مانگەوە ئەدرێتە سەرپشت، و هەرچی دەرگاکانی دۆزەخ هەیە دائەخرێن و هیچ دەرگایەکیان لێ ناکرێتەوە تاکو ئەو مانگە تەواوە بێ. هەر لەم مانگەدا شەیطانەکان، ئەو شەیطانانەی کە ئینسانەکان لە خشتە ئەبەن، ئەو جینانەی کە زەرەر و زیان بە ئینسانەکان ئەگێنن، لەم مانگەیە کۆت ئەکرێن. ئەوەی کە لەم مانگەکانی ترا بۆیان ئەکرا لە خشتەبردنی بەندەکان و بە لاڕێبردنی بەندەکانە، ئەو دەسەڵاتیان نامێنێ کە لەم مانگەیە بەندەکان هەڵبخەڵەتێنن و تووشی سەرگردانیان بکەن. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام فەرمێت لەگەڵ یەکەم شەوی مانگی ڕەمەزانە دەرگاکانی بەهەشت دەکرێتەوە، دەرگاکانی دۆزەخ داکرێ و صفدەتی الشەیاطین، شەیطانەکانیش کۆتەکرێن. خاڵێکی تر بەڕێزان لە تایبەتمەندەکانی ئەم مانگە کە خوای پەروەردگار هەموو شەوێک لە شەوەکانی ئەم مانگە کۆمەڵێک بەندە لە ئاگری دۆزەخ ڕزگارەکە. دیارەیەکی خوای پەروەردگارە، بەخششێک و ڕەحمێکی خوایە. خوای پەروەردگار ئەوێ بۆ هەموو بەندەکانی بسەلمێنێ کە خوایەکی لێبوردەیە، کە خوایەکی بەخشندەیە، کە خوایەکە لە سەرووی هەموو بەخشندەکانەوەیە، لە سەرووی هەموو بەڕەحم و بەسۆزەکانەوەیە. هەموو شەوێک دیارەیەکی خوای پەروەردگار بۆ مرۆڤایەتی ئەوەیە کە کۆمەڵێک بەندە لە ئاگری دۆزەخ ڕزگارەکات. وەکو پێغەمبەری خۆشەویستمان سەڵات و سلامی خوای لەسەر بێ فەرمێ إن لله عتقاء من النار وذلك كل ليلة. هەموو شەوێک خوای پەروەردگار کۆمەڵێک لە بەندەکانی خۆی دەربازەکە، ڕزگارەکە، گردنیان ئازا ئەکات. جارێکی تر ئەوانە
مستحقی ئاگری دۆزەخ نابن. هەروەها یەکێتر لە تایبەتمەندیەکانی ئەم مانگە ئەوەیە کە لەم مانگەدا قورئانی پیرۆز هاتوۆتە خوارەوە. وەکو خوای پەروەردگار ئەفەرمێت شەهر ڕەمەضان الذي أنزل فيه القرآن، ئەو قورئانە پیرۆزە، ئەو کەلامەی خوای پەروەردگار، ڕێنمایی هەموو مرۆڤایەتی، ڕێپشاندەری تێکڕای ئینسانیەت لەم مانگە پیرۆزەیە هاتوۆتە خوارەوە کە ئەم مانگەی ئەوەنەی تر بەرەکەتدار کردووە، ئەوەنەی تر مانگەکەی ڕازانوتەوە. بۆیە بە مناسبەتی دابەزینی قورئان لەم مانگەدا پێشینان ئیهتیمامی زۆرترین ئیهتیمامیان بریتی بۆ لە ئیهتیمامدان بە قورئان لە مانگی پیرۆزی ڕەمەزانە کە ئینشاءڵڵا گە دەرفەتە بێ زیاتر لە خزمەتتانە ڕوونی ئەکەمەوە. هەروها خۆشەویستانم هەر لە تایبەتمەندیەکانی ئەم مانگە ئەوەیە کە لەگەڵ هەموو ئێوارەیەکە کە ئینسان ڕۆژوو ئەشکێنێ خوای پەروەردگار وەڵامی دوعایەک لە دوعاکانمانەداتەوە، نزایەکمان گیرا ئەبێت. بۆیە ئەمە دەرفەتێکی زۆر گەورەیە، ئەمە دیارێکی زۆر گەورەی ئەم مانگەیە. لەم مانگەیە شتی وا هەیە کە لەگەڵ هەموو ئێوارەیەکە کە تۆ فتارەکەیتەوە ڕۆژوو ئەشکێنی خوای پەروەردگار دیارەکەت پێشکەشەکە کە ئەوەیە دوعاکانت گیرا ئەبێ. بەڕێزان زۆر کەس عەوداڵی ئەوەن ئەپرسن لە چ کاتێکا دوعا بکەین، لە چ کاتێکا بپاڕینەوە، ئەدەی چۆن بپاڕینەوە، ئەی بۆ خوای پەروەردگار وەڵامی دوعاکانمان ناداتەوە. ئەبێ ئێمەی موسڵمان بەدوای هەلو دەرفەتەکانە بگەڕین، لە هەر شوێنێک زانیمان مژدەیەک هەیە، مزگێنیەک هەیە، وعد و بەڵێنێکی خوا هەیە کە دوعاتیە قبوڵە، ئەبێ ئێمە لەو کاتەیە لە خوای پەروەردگار پاڕینەوە. جایەکی لەو شوێنانە ئەو کاتەیە کە ڕۆژوو ئەشکێنین، کاتی بەربانکردنەوە دەرفەتێکی زۆر گەورە و هەلێکی زۆر زێڕینە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لكل عبد منهم دعوة مستجابة، هەموو بەندەیەک لە بەندەکان دوعایەکی قبول کراوی هەیە لەو کاتەیە کاتێکە لە خوا ئاپاڕێتەوە. یانە فەرمێ إن للصائم دعوة عند فطره لا ترد، ئەو کەسەی کە ڕۆژوو ئەشکێنێ بە ڕۆژوو بۆ تا ئێوارە و ئێوارە فتارەکاتەوە لەو کاتەیە لە خوا ئاپاڕێتەوە، خوای پەروەردگار دوعای ناگێڕێتەوە و دوعاکەی ژیرا بێ. هەر لە تایبەتمەندیەکانی ئەم مانگە چەند شەوانێکی تایە کە پیانەوتێ شەوانی قەدر، بە تایبەت شەوێکی دیاریکراو لەناو ئەو دەشەوەیشدا کە فریشتەکانی خوای پەروەردگار پۆل پۆل دابەزنە خوارەوە، هەموو کوچە و کۆڵانەکان ئەگرن، هەموو مزگەوتەکان بەسەرەکەنەوە، هەموو کۆڕ و زیکر و قورئان و هەموو ئەو شوێنانەی کە تاعەت و بەندایەتی خوای پەروەردگاری بۆ کرێ بەسەرێکەنەوە. عیبادەتکردن و ئاوەدانکردنەوەی ئەو شەوە خوای پەروەردگار گێڕایەتی بەمایی ئەوەی کە لە هەزار مانگ عیبادەتی ئینسان چاکتر و بەڕێزتر لە لای خوای پەروەردگار. وەکو فەرمێ لەیلەة القەدری خەیر من ئەلف شەهر، شەوی قەدر چاکترە و باشترە لە لای خوای پەروەردگار لە عیبادەت و لە بەندایەتی هەزار مانگ. بۆیە ئەوە شێکێکە لەو کاتانەی کە خوای پەروەردگار ئەم مانگەی ڕازانوتەوە و یەکێکە لەو دەرفەتانەی کە ئەکرێ ئینسان بیقۆزێتەوە. پێغەمبەری خۆشەویستمان عەلەیهی سەڵات وەسەلام هەر سەبارەت بەو شەوە فەرمێ من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هەر کەسێ ئەو شەوی قەدرە ئاوەدان بکاتەوە خوای پەروەردگار لە تێکڕای تاوانەکانی خۆشە بێ. هەر لە تایبەتمەندیەکانی ئەم مانگە ئەوەیە کە عومرەیەک ئەنجامدانی عومرەیەک بەقەد حەجێک پاداشتی هەیە. وەکو لە فەرمودەی پێغەمبەری خوا داهاتووە عەلەیهی سەڵات وەسەلام، پێغەمبەری خوا بە یەکێک لە سەحابەکان ئەفەرمێت فإذا جاء رمضان فاعتمري فإن عمرة فيه تعدل حجة. ئەگەر ڕەمەزان هات تۆ بچۆ عومرە بکە، سەردانی ماڵی خوای پەروەردگار بکە، جارێکی تر ئیمانەکەت تازە بکەرەوە، جارێکی تر کۆڵی گوناهت سووک بکە، چونکە عومرەیەک ئەنجامدانی عومرەیەک لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئەگەر کەسێک خوا بۆی ئاسان بکە، خوا تەوفیقی بدا، خوا لێی قبوڵ بکات، وەکو حەجێک ئەجر و پاداشتی هەیە. بۆیە سەلەفی ساڵح پێشینانی ئەم ئومەتە ناویان لە عومرە نابوو لە مانگی ڕەمەزانە بە الحەج الأصغر، یعنی حەجی بچووک. ئەوەندە بەلایەنەوە گەورە بوو کە لەو مانگەیە سەردانی ماڵی خوای پەروەردگار بکەن و عومرە ئەنجام بدەن، بۆیە ناوێن لێ نابوو الحەج الأصغر. خوای پەروەردگار بە قسمەتی هەموو خوشک و برایەکی موسڵمانی بکە کە ئارەزووی ئەو ماڵەیە، کە تامەزرۆی ئەو شوێنەیە،
کە شەو ڕۆژ ئەپارێتەوە بۆی کە خوای پەروەردگار قسمەتی بخاتە ئەو شوێنە و خوای گەورە بۆی ئاسان بکات. خاڵێکی تر خۆشەویستانم هەر لە تایبەتمەندیەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان بریتە لەوەی کە چاکە و چاکەکاری لەم مانگە چەند قاتە بێتەوە. ئێمە هەمومان ئەزانین کە لە کاتەکانی ترە چاکە یەک بەدە خوای پەروەردگار پاداشتی ئەداتەوە. من جاء بالحسنة فله 10 أمثالها. خوا فەرمیێ هەر کەسێک چاکەیە بکە خوای پەروەردگار 10 قات ئەجر و پاداشتی ئەداتەوە. و هەندێ جاریش بە گوێرەی ئیخلاسی ئەو کەسە، بە گوێرەی جۆری بەخشینی ئەو کەسە، بە گوێرەی ئەو عیبادەتەی کە ئەو کەسە کردوویەتی تا 700 قاتیش بۆی هەیە خوای پەروەردگار ئەجر و پاداشتی باتەوە. بەڵام لە مانگی پیرۆزی ڕەمەزانە لەوەیش زیاتر خوای پەروەردگار ئەجر و پاداشتی بەندەکانە داتەوە. ئەو فەرمودەی کە لە خزمەتانە پێشتر ئاماژەم بۆ کرد بەڵگەیە لەسەرەوە کە عومرەیەک لە مانگی ڕەمەزانە وەکو حەجێک وایە، لە هەندێک ڕیواتە فەرمێ وەکو حەجێک وایە کە لەگەڵ پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم ئەنجام درابێ. یان پرسیار کراوە لە پێغەمبەری خۆشەویستمان سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەی الصەدەقەتی ئەفضل، ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کام بەخشین زۆر چاکە؟ لە چ کاتێکا بەخشین لە هەموو کاتێک ئەجر و پاداشتی زیاترە؟ فەرموویەتی صەدەقەة فی ڕەمەضان، فەرموویەتی سەدەقەیەکە بەخشینێکە کە لە مانگی ڕەمەزانە ئەنجام درابێ. بۆیە بینی مسلمانان لەم مانگەیە دەستیان واڵایە لە هەموو کاتێک زیاتر خێر و خێرات لەم مانگەیە ئەنجامەدرێ. خۆشەویستانم با پەیوەندیەکانی ئێوەی بەڕێز و خۆشەویست وەرگرین. پەیوەندیەکەمان کێمان لەگەڵا بوو؟ دایکی لیا فەرموو خوشکی بەڕێزم. السلام عليكم مامۆستاگیان. عەلەیکی السلام وەڕەحمەت الله وبەرەکاتوه. سەلامەتی مامۆستاگیان. وەڵی مامۆستا پرسیارەکەم ئەوەیە زەحمەت نەبێ نوێژە فەرزەکانی نوێژە سونەتەکانی پێش فەرزەکان و دوای فەرزەکان ڕوونکەیتەوە مەمنونتم. بەسەر چاوم هەرو پرسیارەتی دایکی لیا؟ بەڵێ مامۆستاگیان. بەسەر چاوم خوشکی بەڕێزم. خوا جەزاگاتە مامۆستاگیان، خوا سەلامەتیکە. خوا پایەدارت کە یا ڕەبی. بەڵێ پرسیارەکرێ لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە چ کار و کردەوەیەک زۆر باشە، فەرمیێ سەدەقە لە ڕەمەزانە. بۆیە ئەبینی ئێستا الحەمدولله بە ئاشکرا بەرەکەتی ڕەمەزان فەڕ و پیرۆزی ئەو مانگ هەست پێ ئەکرێ. لەو مانگەیە لە هەموو کات زیاتر خەڵک زەکاتی ماڵیان دەرەکەن، خەڵک ئەبینی سەدەقە ئەکەن، ئەبەخشن، دڵی فەقیر و هەژارەکان خۆشەکەن. باوەڕتان هەبێ بە چەندین مانگ لە پێش ڕەمەزانەوە خەڵکی فەقیر و نەدار و هەژار و قەرزار چاوەڕێی هاتنی ئەو مانگن، چونکە لەو مانگەدا خوای پەروەردگار زیاتر دڵی بەندەکان نەرمەکە، زیاتر وا لە ئینسانەکانەکە کە ببەخشن. هەر وەک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە عادەتی خۆی بە طەبیعەتی خۆی وا بووە کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە زۆر بەخشندە بووە. هاوڵانی پێغەمبەری خۆشەویستمان عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرموون كان رسول الله أجود الناس وكان أجود ما يكون في رمضان. با ئەو پەیوەندیە وەرگرین کێمان لەگەڵا؟ لیا خان فەرموو خوشکی بەڕێز. ئەگەر هێچی حەبی مەنع بخوا ئەڵێن گوناحە، ئایا وایە؟ بەسەر چاوم خوشکی بەڕێزم. باشە سپاس دەکەم. ئینشاءڵڵا وەڵام تێمەوە. باشە سپاس دەکەم. خوا لەگەڵ بێ خوشکی بەڕێزم. خۆشەویستمان سەڵات و سەلامی خوای لەسەر بێ وەکو سەحابەکانە فەرموون لە هەموو کەس بەخشندەتر بووە، بەڕاست و شەپا بەخشی بێتی، دڵی خەڵکی خۆش کردووە. خۆوان نەبووە حیاتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەر نەبوو بنی بوو بێت، هەمیشە هەر فەقیر بوو بێ. زۆر سەدەقە هاتووە دەست پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، زۆر داهات و دەستکەوتی هەبووە، پارەی هەبووە، شتی دەستکەوتووە، بەڵام هەمووی بەسەر فەقیر و هەژارەکانە بەخشیوەتەوە، دڵی خەڵکی خۆش کردووە، یارمەتی نەداری داوە، یارمەتی فەقیر و هەژاری داوە، یارمەتی کەسی لێقەوماوی داوە، ئەوەی کە قەرزار بووە دەستگیرۆیی کردووە، بە تایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزانە. وەکانە ئەجوەدە ما یەکون فی ڕەمەضان، ئەفەرموون لە هەموو کاتێک زیاتر لە مانگی ڕەمەزانە بەخشندە بووە. بۆیە بەڕێزان ڕوون لە هەموو خوشک و برایەکی موسڵمانە
مەهماکان دەخلەکەی کەم بێ، مەهماکان کار و کاسبەکەی چۆن بێ، با ئەم مانگەمان جیاواز بێ لە مانگەکانی تر. هەر کەس بە گوێرەی توانای خۆی، ئەوەی کە خوای پەروەردگار زیاتر سەرۆت و سامانی پێبەخشیوە با لەم مانگەیە زیاتر ببەخشیە، ئەوەی کە معاشێکی هەیە با جوزئێکی کەمیش بێ هەر ببەخشیە. ئەمە جگە لەسەر فترەکە و ئەو سەرفتری کە لەسەرمان واجب کراوە، بە هەر بەخشینی ترمان هەبێت جیاواز بێ لەگەڵ مانگەکانی تر. کاک محەممەدمان لەگەڵایە لە سولەیمانی. کاک محەممەد جان فەرموو. السلام عليكم موسى. وعليكم السلام ورحمة الله وبركاته. فرموا قربان. كمينا أول كيوم يبقى صلاة نبيان نيكا قزالنا بدوامين شان. برسالة كم ببورا؟ مولود يبقى نيكا عند صلاة نبي قزالنا به. مولوب كات؟ بلى. بلى. قد صلاة نبيان نيكا قزالنا به. بلى. يكم دوامين شان. معاش الأمر ديوانك أباحي نكدو معاشي بكرة وآي حلال يا حرام. بەسەر چاو ئینشاءڵڵا وەڵام تەدەمەوە کاک محەممەد گیان. دەست خۆش خوای گەورە سەربەرز کابرا عزیزەکەم. خوشکە ڕێنوور فەرموو خۆشکی بەڕێزم. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. مامۆستا گیان پرسیارێکم هەیە. فەرموو خۆشکی بەڕێز. ئایا نوێژی وتر دەتوانی سێ ڕکعات بە یەکەوە بیکەی؟ بەسەر چاوەڕ و پرسیارەت هەیە؟ ئەگەر ببوورە ئەگەر سێ ڕکعات دەتوانی بە یەکەوە بکەی، ئایا ئیمام دەتوانی یعنی لە ڕکاتی یەکەم و دووەم بەدەنگ بیخوێنی و ڕکعات سێم دەبێ بێدەنگ بێ؟ ئەگەر ڕوونکردنەوەمە بێ سپاس بێت. بەسەر چاو خۆشکی بەڕێزم. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. کاک محەممەد گیان فەرموو برا عزیزەکەم. برای بەڕێزی ئەم کاتت باش مامۆستا بەڕێز. هەموو کاتێکر باش برای شیرینم. بۆم هەیە فشارەکە بکەم لە خزمەتتان فەرموو. برای بەڕێزی وەڵی وتم ئەگەر ئێشێک لە سەنگتر کەراوێ بکە شەوانە پاشێ بۆی هەیە شەو نوێژی کەش بکە یان نا؟ بەڵێ. هەرە پرسیارەت هەیە؟ بەڵێ وتم داخوا ئایا بۆمان هەیە شەو نوێژ بێنێستا یان نا؟ بەسەر چاو ئینشاءڵڵا وەڵام تەدەمەوە. باشە برای بەڕێزی خوای گەورە پایدارت کە. خوا لەگەڵ وێ برا عزیزەکەم. خوشکە خەدیجە فەرموو خوشکی بەڕێزم. مامۆستا گیان سەلام عەلەیک. عليك السلام ورحمة الله وبركاته. سەلام عەلەیک مامۆستا گیان. عليك السلام خوشکی بەڕێزم فەرموو. وای مامۆستا گیان من تۆزێ ئەو پیاومە وەفاتی کردووە بووم یعنی زۆر بێتاقەتم زۆرە گریم نایەتە خەوم قەلەقمێت زۆر بێتاقەتم مامۆستا گیان داواکەم دوعای خێرم بۆ بکەم دابڕێکیش قەرزار ینی قەرزاری تەکی پێ هەڵچنی و بێتاقەتی کردوم زۆر قەرزارم بخوا. ئینشاءڵڵا خوشکی بەڕێزم بەسەر چاوم. داوای دوعای خێرەکەم مامۆستا گیان خۆی یارمەتیم باوباری شانم سووکا بە قوربان مامۆستا ئینشاءڵڵا بەسەر چاو خوشکی بەڕێزم. مامۆستا گیان بەشکی هاوکارێک لە بسڵمانە لەیەکە یعنی زۆر بێتاقەت بووم بیکە بە خاتیە مانگی ڕەمەزانە بەشکێ خوای گەورە دڵی دوو بسڵمانم بۆ نەرمکە ئینشاءڵڵا. خوای گەورە کارت ئاسان کە دادە خەدیجە گیان خوشی گەورەمان. کاک عومەر فەرموو کاک عومەر گیان. کاک عومەری بەڕێز کاک عومەر ئەگەر گوێ لە دەنگمانە. مامۆستا گیان سەلام عەلەیکم. عليكم السلام ورحمة الله. بورە عومەر ناهوم هونەر. کاک هونەر برای گەورەمان. دەستم ناچەکەم مامۆستا گیان بەڕێز. لە خزمەتان فەرموو. مامۆستا گیان پرسیارە بێت زەحمەت. گیان. ئەو کەسانەی کە نەخۆشی دەرونیان هەیە. بەڵێ. عیلاجەکەیان یەک شەم بێت. ئایا بۆیان هەیە بە ڕۆژوبن یان نا؟ بەسەر چاوەڕە و پرسیارەت هەیە؟ بەڵێ. بەسەر ئەو چاوانە وەڵام تەدەمەوە. زۆر سوپاس مامۆستا گیان. خوای گەورە پایدارت شایانە. بەڵێ خۆشەویستانم هەر لە سەر بابەتەکەی خۆمان لە تایبەتمەندەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان
ئەوەیە کە بە ڕۆژووبوونی ئەم مانگە یەکێکە لە ڕوکنەکانی ئەم ئیسلامە، یەکێکە لە پایەکانی ئەم ئیسلامە، یەکێکە لە کۆڵەگە مەزنەکانی ئەم دینە کە ئەگەر هەر کەسێک ڕۆژووی ئەم مانگە نەگرێ پایەیەک لە پایە گەورەکانی ئەو دینەی ڕووخاوە، لایەک لە دینەکەی ڕووخاوە، وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ بوونیە الئیسلام عەلا خەمس، ئەم ئیسلامە مەزنە لەسەر 5 کۆڵەگەی ئەساسی بنا کراوە، یەکێ لەوانە فەرمێ وەسەومی ڕەمەضان، ڕۆژوگرتنی مانگی ڕەمەزانە. ڕۆژووی ئەم مانگە بەڕێزان ئەبێ بە تکاکار و شەفاعەتکار بۆ هەر کەسێک کە بە ڕۆژوو ئەبێ لە ڕۆژی دواییدا، وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ الصيام والقرآن يشفعان للعبد يوم القيامة. ڕۆژوو و هەروەها قورآن ئەبن بە تکاکار و شەفاعەتکار بۆ بەندە لە ڕۆژی قیامەتە. ڕۆژوو ئەڵێت ئەی ربی منعته الطعام والشهوات بالنهار فشفعني فيه. ڕۆژوو ئەڵێ خوای گیان من بە دیرەژایی ڕۆژگار منعم کرد لەوەی کە من کە خواردن نەخوات، کە نزیکی ئارەزوو جنس نەکەوێتەوە، نزیکی خێزانی نەکەوێتەوە. ويقول القرآن قرآنش فەرمێت منعته النوم بالليل فشفعني فيه. خوایا من شەوم لێ حرام کردبوو قورآانی خوێن ئەو بەندەی تۆ، خوایا بمانخە بەر شەفاعەت ئەم عەبدە بخە بەر شەفاعەتی ئێمە، خوای تکای ئێمە بۆ ئەم شەفاعەتە بۆ ئەم بەندەیە قبول بکە، خوای پەروەردگاریش ئەیان خاتە بەر شەفاعەت و بەر شەفاعەتی ڕۆژوو و هەروەها بەر شەفاعەتی قورآنیش. بۆیە ئیسلامەتی ئینسانێک بەڕێزان کامڵ نابێت ئەگەر ئەم مانگە بە ڕۆژوو نەبێت، ئەگەر هەر یان زەمانەکەی تر بە ڕۆژوو بێ ئیسلامەتیەکەی تەواو نابێت، چونکە ئەم مانگە خوای پەروەردگار دیاری کردووە بۆی کە ئینسانتیا بە ڕۆژوو بێ. فمن شهد منكم الشهر فليصمه. هەر کەسێ لە ئێوە ئامادەی ئەم مانگە بوو گەیشتە ئەو مانگە با ئەو مانگە بە ڕۆژوو بێ. ئەمە جگەل لە ئەوەی کە بەڕاستی بۆ دنیا و قیامەتمان باشە و ئینسانی پێ بەرزە بێت و لە لای خوا و هەموو تاوانەکانی ئینسان ئەشوەرێتەوە، لە ڕووی تەندروستی و سیحەتی ئینسانیش وا پێویستەکە ئینسان ماوەی جارێک خۆی بگرێتەوە لە خواردن و خواردنەوە، وەکو زاناکان ئەڵێن، وەکو توێژینەوەی لەسەر کراوە، ماوەی جارێک ئینسان خۆی برسی بکە، ماوەیەکی زۆر خۆی تونیکە بۆی جارێکی تر خانەکانی لەشی زیندوو بێتەوە، جارێکی تر لەشی چالاک ببێتەوە، جارێکی تر تەندروستێکی باشتر و چاکتری بۆ مسۆگەر ببێت. بۆیە خۆشەویستانم ئەمانە و دەیان تایبەتمەندی تری هەیە ئەم مانگە پیرۆزە. چەند وشەیەکی تر ئەڵێم دواتر لە خزمەتانە وەڵامی پرسیارەکانە دەمەوە. ئەوش ئەوەیە کە بەڕاستی ئێمە ئەبێ ئەم دەرفەتانە و ئەو هەلانەی کە لەو مانگەیە هەیە بیقۆزینەوە، هەر لە ڕۆژوگرتن، هەر لە ئەنجامدانی نوێژی تەراویح، هەر لە بەخشین و بەخشندەیی، هەر لە خوێندنەوەی قورئان و هەر عیبادەتێکی تر کە لە خوای پەروەردگار نزیکمانەکاتەوە. ئەم مانگە بەڕاستی کۆمەڵی دەرفەتی تایە، هەر کەسێ لێی مەحروم بێ بەڕاستی لە ئەجر و پاداشتێکی زۆر زۆر گەورە مەحروم بووە. ئەصحابی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چەند کار و کردەوەیکیان زۆر ئیحتیمام پێدا لەم مانگەیە، لەوانە گرنگیدان بە قورئان، وەکو ئەفەرمێت ئەصحابی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەگەر مانگی قورئان بات بایە ئینکەبوا عەلە القورئان، دا ئەبەزینە سەر قورئان، قورئانیان نەخوێن. پیاوچاکان پێشینان کە مانگی ڕەمەزان بات بایە ئیحتیمامێکی زۆریان بە قورئانەدا، چونکە هەموو ساڵێک جبریل ختمی قورئانی بە پێغەمبەری خوا کرد عەلەیهی سەڵات وەسەلام. ئەو ساڵەی کە تایە وەفاتی کرد 2 ختمی بە پێغەمبەری خوا کرد عەلەیهی سەڵات وەسەلام. و سفیانی ثەوری ئەفەرمێت کاتێک کە ڕەمەزان بەهات بایە وازی لە هەموو دەرس و وانە و عیبادەتێکی ترە هێنا، ئەچوو تایبەت قورئانی خوێند، لە قورئان وردەبوویەوە، چونکە ئەو مانگە مانگی دابەزینی قورئانە. ئەمجار هەوڵیانەدا لەگەڵ فەقیر و هەژارەکانە ڕۆژوو بشکێنن، خەڵکێک بێن لەگەڵ خۆیانە لە ماڵەوە ڕۆژیان پێ بشکێنن، وەکو ئیبن عومەر ئەگێڕنەوە لێی کە ئیلا لەگەڵ فەقیرێکا ڕۆژوو شکانوە. و ئەمە لە حەدیثا هاتووە بەڕێزان، هەر کەسێک ڕۆژووی کەسێک بشکێنێ، یعنی نانی کەسێ بدا، ئێوارە یا خورمایەک یا ئاوی هەر شتێ بدا بە کەسێ ڕۆژووکەی پێ بشکێنێ، بەقەد ئەو کەسە ئەجر و پاداشتی بۆ ئەنووسرێ بەبێ ئەوەی لە ئەجر و پاداشتی ئەم کەم بکاتەوە. و بەخشین و بەخشندەیی وەکو باسمان کرد ئەصحابی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە مانگەیە
زۆر بەخشندە بوون، زۆر دەست بڵاو بوون لە پێش هەمویانەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زانایانە فەرموون سەحابە ئەفەرموون وەکو بای تند وا بووە، بای تند چۆن هەڵەکە ئاوا بەخشندە بووە. ئیعتیکاف و مانەوە لە مزگەوتەکانە، ئاوەدانکردنەوەی مزگەوتەکان ئەمە عیبادەتێکی زۆر گەورەیە، ئەصحابی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەم مانگەیە ئەنجامیان ئەدا. خۆشەویستانم، دێمە سەر وەڵامی پەیوەندیەکانی ئێوەی بەڕێز و خۆشەویست. دایکی لیا باسی پرسیاری ئەوەی کرد نوێژە سونەتەکان لە پێش نوێژە فەرزەکانەوە. خۆشی بەڕێزم، نوێژە سونەتەکان، سونەتە مؤەکەدەکان بریتین لە 12 ڕکعات. 2 ڕکعات لە پێش نوێژی بەیانیەوە پێغەمبەری خوا فەرمێت چاکترە لە دنیا و لە هەرچی لە دنیاە هەیە، ئەجر و پاداشتەکەی ئەوە نەچاکە. و ئەتوانی 4 ڕکعات نوێژ لە پێش نیوەڕۆ بکەیت، 2 ڕکعات لە دوایەوە بکەیت، ئەشتوانی 2 ڕکعات لە پێشەوە بکەیت و 2 ڕکعات لە دوایەوە بکەیت، یا 4 ڕکعات لە دوایەوە بکەیت. هەموو ئەمانە فەرمودەی لەسەر هاتووە. و 2 ڕکعات لە دوای نوێژی شێوانەوە، نوێژی مەغریب، و 2 ڕکعات لە دوای نوێژی خەوتنانەوە، ئەمانە هەمووی سونەتی مؤەکەدەن و ئەصحابی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەردەوام کردویانە. جگە لەمانەیش لەم مؤەکەدانە لە نێوان هەموو بانگ و قامەتێکا وەکو پێغەمبەری خوا فەرمێت نوێژ دروستە. لە پێش نوێژی عەسرەوە حەدیث هاتووە فەرمێ رحم الله رجلا صلى قبل العصر 4 ڕەحمەتی خوا لە عەبدێک لە بەندەیە بێ کە لە پێش نوێژی عەسرەوە 4 ڕکعات نوێژ ئەنجامەدا. ئەمە جگە لەوەی کە ئیترەوە نوێژی ویتر سونەتە و هەندێک سونەتی تریشەیە وەکو سڵاوی مزگەوت و سونەتی دەستنوێژ و ئەو بابەتانە. لیاخان پرسیاری ئەوەی کرد ئایا ئافرەت ئەگەر حەبی مەنع بخوات بۆ ئەوەی کە نەکەوێتە عادەی شەرعیەوە، زانایان ڕێگەیان داوە دروستە ئافرەت حەبی مەنع بخوا یان ئەو حەبانە بخوات بۆ ئەوەی کە نەکەوێتە عادەی شەرعی و ڕۆژۆکەی بگرێت. ئەگەر مەبەستیشی ئەوە بێت ئافرەت حەبی مەنع بخوا بۆی مناڵی نەبێت، ئەمە زانایان ڕێگەیان داوە تەنظیمی نەسل بکرێت، یعنی وەچە ڕێک بخرێت. بۆ نمونە 2 ساڵ جارێ، 3 ساڵ جارێ، 4 ساڵ جارێ مناڵیان ببێ. بەڵام ئەگەر کەسێک بە یەکجاری هەر نێلێ بە هیچ جۆرە مناڵی ببێ، ئەوە قەدەغەی لێکرا و زانانە فەرمون کارێکی دروست نییە. تەحدیدی نەسل دروست نییە، بەڵام تەنظیمی دروستە. یعنی دروستە ڕێک بخرێت چەند ساڵێ جارێتە ئەمان لە خەم دەرەچێ یاڵا مناڵێکی ترت ببێت. کاک محەممەد لە سلێمانی پرسیاری ئەوەی کرد ئەگەر کەسێ مەولووی قەرار بدا دوای دەسەڵاتی نەبێ بیکە، ئەگەر دەسەڵاتت نەبوو، ئەگە بڕیاری خێرێکت دابوو دوای دەسەڵاتت نەبوو بیکەی، ئەوە خوای پەروەردگار لێت ناگرێ. خوا فەرمێ فەتەقوا الله ما استطعتم، ئەوەندەی کە لە تواناتانە هەیە طاعەت و عیبادەت و ملکەتی خوای پەروەردگار بکەن. یان خوا فەرمێ لا یکلف الله نفسا إلا وسعها، خوا لە توانای ئینسان زیاتر داوا ناکە. هەر کاتێک ئەگەر هەت بوو ئەوە ئەنجامی بدە و ئەگەر نەیشت بوو ئەو خوای پەروەردگار ئاگای لە حاڵی هەموو بەندەکان هەیە. و پرسیاری ئەوەشی کرد ئایا ئەگەر کەسێک بندیوار بێ معاشێکی بێ بنەما وەربگرێ لە کاتێکە هیچ شتێکی نەکردبێ، ئەوە گومانی تێدا نییە کە ئەو پارەیەکی دروست نییە و حەڵاڵ نییە. ئەو پارەیە بە ناوی ئەوە ئەدرێتە ئەو کەسە کە عەلە ئەساس ئەم کەسە بۆ نمونە خەباتی هەبووە، خزمەتی هەبووە، چەندین ساڵ ئەرکی بینیوە، بەڵام ئەم کەسە هیچی نەبینیوە، ئەوە بەڕاستی دروست نییە. بۆیە هەر معاشێک کە ئەدرێ ئەبێ لەسەر ئەساسێک بێ. ئەگەر ناوی یارمەتی بێ لە حکوومەتەوە بدرێ بە خەڵق قەی ناکە. ئەگینا هەموو معاشێک ئەبێ بنەمایەکی هەبێ، یا ئەو کەسە ئەرکی بینیوە، یا خزمەتی کردووە، یا ڕەنجی بینیوە، یا زەحمەتێکی بینیوە. بۆی ئەگەر ئەم شتانەی تیانە بۆ ئەو کەسە هەر لە خۆڕا معاشێکی وەرەگرت لەبەرەوەی کە سەر بە حیزبێکە یا لایەنێکە یا شتێ لەو بابەتانە، ئەو بەڕاستی دروست نییە. خوشکە ڕێنوور پرسیاری ئەوەی کرد کە نوێژی ویتر هەرسێکی بە یەکەوە کرێ. بەڵێ خوشکی بەڕێزم، نوێژی ویتر هەرسێکی بە یەکەوە ئەکرێ، بەڵام زانایان ئەفەرموون ئەبێ وا بکرێ کە جیاوازی هەبێ لەگەڵ نوێژی ئێوارەیە، ئەویش بەوەی کە ڕکعاتی سێهەمیش سوورەتێکی تر بخوێنرێ لە دوای فاتحاوە. ئێمە لە نوێژی مەغریبە لە ڕکعاتی سێهەما تەنها فاتحا ئەخوێنین، بەڵام لە نوێژی وتە ئەبێ سوورەتێکی تریش بخوێنی و هەروەها تەحیاتی یەکەمیش دانەنیشی بۆ ئەوەی کە جیاوازی هەبێ لەگەڵ نوێژی ئێوارەدا.
کاک محەممەد لە سەنگەسەرەوە پرسیاری ئەوەی کرد ئەگەر تەراویح بکرێ دواتر ئەتوانی شەو نوێژ بکەی بەڵێ برای ئازیزم نوێژ قوفڵ نابێ وەکو هەندێک کەس ئەڵێن هەر کەسێ نوێژی تەراویحی کرد یا نوێژی ویتری کرد ئیتر ناتوانێت شەو نوێژ بکە نوێژ ڕێگەی لێ نەگیراوە هەر کەسێ لە مزگەوت تەراویحی کرد ویترەکەی کرد ئەتوانێت چەندێ شەو نوێژ بکە لە ماڵەوە حەزی پێت ئەتوانێت بۆ خۆی بکە بەڵام جارێکی تر ویترەکە دووبارە ناکاتەوە چکە لە حەدیثە هاتووە فەرمێت لا ویترانە فی لەیلە یعنی دوو نوێژی ویتر لە شەوێکا ناکرێت و هەرچەندێ باش وایە آخر نوێش کە ئینسان لە شەوایکا ویتر بێ اجعلوا آخر صلاتكم بالليل وترا با آخر نوێژتان لە شەودا ویتر بێ نوێژی ویتر بێ بەڵام ئەگەر فەرەزەن ئینسان لە مزگەوت نوێژی ویتری ئەنجامدا لە ماڵەوە ئەتوانێ بۆ خۆی نوێژی سونەت بکات شەو نوێژ بکات خوشکە خەدیجە لە سەی سادقەوە داوای دوعای خێری کرد کە مێردەکەی وەفاتی کردووە و بێتاقەتە و قەلەقە و ناڕەحەتە و قەرزارە داواکاری لە خوای پەروەردگار خوا کاری ئەو ئاسان بکە و هەر مسلمانێکی تریش کە لە ناڕەحەتی و ناخۆشیایە و دڵی تەنگە و لە ئازیزانی دوورە و بێتاقەتی ئازیزەکانێتی خوای گەورە دڵی خۆش بکە و خوای پەروەردگار سەبوری بدا و خوای پەروەردگار دەرگای خێر و ڕەحمەت و بەزەیی خۆی لێ بکاتەوە کۆتا پەیوەندیشمان کاک هونەر بوو لە سلێمانیەوە پرسیاری ئەوەی کرد کە ئایا کەسێک نەخۆشی دەرونی بێ و عیلاجی هەبێ ئەتوانێت بە ڕۆژوو بێ یان نا کاک هونەرگیان برای شیرینم هەر کەسێک کە نەخۆش بێ ئێمە وەکو مامۆستای ئاینی وەکو خەڵکانی شەرعزان ئیعتیماد دەکەینە سەر قسەی دکتۆرە بەڕێزەکان ئەگەر چەند دکتۆرێکی بەڕێز موسڵمان وەکو ئەوتری ئەهلی ثیقە بەو نەخۆشە بڵێن کە تۆ نابێ بە ڕۆژووبی و ئەو ڕۆژوە زەرەری هەیە بۆ تەندروستیت یا نەخۆشیەکە درەنگ چاکە بێتەوە واتە لێی مەنع کرد ڕێگری لێ ئەکرد ئەو کاتە شەرعی شەڵێ پاراستنی سیحەت و گرنگیدان بە تەندروستی ئینسان لە پێشترە مادام ئەو ڕۆژە زەرەری پێ بگێنێ نەکرێ بە ڕۆژوو بێ دکتۆر لێی قەدەغا ئەکرد ئەوە خوای پەروەردگار ڕێگەی داوە و کار ئاسانی بۆ کردوون ئەو کاتە ئەوێ بە ڕۆژوو نەبن بەڵام دواتر ئەگەر لە کاتی ترا ئەیتوانی ئەو ڕۆژۆ بگرێتەوە ئەوە ڕۆژۆکە ئەگرێتەوە ئەگەر لە هیچ کاتێکا نەیەتوانی ڕۆژۆکە بگرێتەوە ئەو کاتە واجبە لەسەر شانی فیدیە بدا بۆ هەر ڕۆژێک خواردنی فەقیرێک بدا و خوای پەروەردگاریش وەکو پێشتر ئاماژەمان کرد لا يكلف الله نفسا إلا وسعها خوا لە توانای ئینسانەکان زیاتر داوا ناکە خوا تەکلیفی زیاتری نەخستۆتە سەر شانی هیچ ئینسانێک بەو ئەندازەی کە ئەتوانی جا مادەم ئەگەر دکتۆر پێی وتووە نابێ بە ڕۆژووبی و ڕۆژوو زەرەری بۆ تۆ هەیە ئەوە شەرع ڕوخسەتی پێداوە و ئەتوانێ بە ڕۆژوو نەبێت خۆشەویستانم کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتا ئاچێ داواکارم لە خوای پەروەردگار ئەم بەرنامە بکا بەمایی ئەجر و پاداشت و بیکا بەمایی خێر و بەرەکەت بۆ هەموو لایەکمان و لە خوای پەروەردگارە پاڕێمەوە کە ڕۆژوو نوێژ و تاعەت و عیبادەت و بەنداتی هەموو لایەکمان قبوڵ بکات خوای پەروەردگار هەر موسڵمانێک نەخۆشە شیفای بەخێری بۆ بنێری ئەوەی قەرزارە قەرزانێکاری بۆ بیتەوە ئەوەی کە لە تنگانە و ناڕەحەتیایە خوایە دەروی خێری لێ بکەیتەوە ئەم وڵاتی ئێمە پڕکەی لە خێر و خۆشی و ئەمن و ئاسایش یا رب العالمین یا ربی خوایە هەر موسڵمانێک لە هەر شوێنێکی ئەم دنیا پێویستی بە دوعای خێری ئێمە هەیە خوایە دەروی خێری لێ بکەیتەوە ڕەحمەت و بەزەیی و میهرەبانی خۆتی بەسەرا بڕێژی آمین آمین وصلى الله وسلم على نبينا محمد وآله وصحبه وسلم أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته